لەگەڵ خۆتابێ چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ هەوسەری چی ئەمێنێ بۆ منیش داردا سەری چۆنی تر ناگریم لەبەر بێ هەوسەری ئەی پەری هەرێ شیوان و ئاخو ژانە یادگاری ئاخ چەند تاڵ بوو ژینی کورتی دڵداری لاگەڵ کۆچشیوەن بۆ من باجێما مەڵاوایی کرد لە هاسی گەنجیما لاگەڵ کۆچشیوەن بۆ من باجێما مەڵاوایی کرد لە هاسی گەنجیما ئەی پەری هەرێ شیوان و ئاخو ژانە یادگاری ئاخ چەند تاڵ بوو ژینی کورتی دڵداری کاڕۆیشتی باجێدێشتم کارنجا لاهێلانەی خۆشەویستی نەگونجا کاڕۆیشتی باجێدێشتم کارنجا لاهێلانەی خۆشەویستیم نەگونجا ئەی پەری هەرێ شیوان و ئاخو ژانە یادگاری ئاخ چەند تاڵ بوو ژینی کورتی دڵداری تۆش پەیامی ڕاستەقینەی دڵداری بینێرا بۆ گار و یادم بە دیاری تۆش پەیامی ڕاستەقینەی دڵداری بینێرا بۆ گار و یادم بە دیاری ئەی پەری هەرێ شیوان و ئاخو ژانە یادگاری ئاخ چەند تاڵ بوو ژینی عومری دڵداری هەرێ شیوان و ئاخو ژانە یادگاری ئاخ چەند تاڵ بوو ژینی